زادو أجا سيري بكي مثلا خواي جورا هلا القرآن ده بإنسان ده فرمي وفي أنفسكم أفلا تبصرون باش ورا سيري إنسان كدريت زستي إنسان هلا روانجيت زستي خوتوا سيري دنيا بكا سيري جام كا زين جيان شونا باش زستي إنسان شون خواي جورا دروستي كده سيري كا دو تساوي إنسان لبيش ودا أو كباس رابردوت كده سيري كا دو تساوي إنسان لبيش ودا باش بولا بشتي كلا سرينا وبولا تنشتكانا ونبو لبروي بيدلي كأتو دبي سيري داهاتو كي رابدو ليات كي سيري بيش خود كي برنامج ريجي بداهاتو خود بكي راستا أما نبي أو مثلا خملة وشتج بخوين كيشتان نهاتيا بالام دبي أتو أمان زيك داني بلانك داني شتك داني بوي بقي دا 2000 بي بكي بالام ليرة بابتي شي دي كده تقولي ويش أويا إيوه تبيني تانكردي مروف كاتي كده كاتا أمان زكي زاري شي دي هەستی با بڵێن دڵخۆشی نابینەوە چونکە ئەتو ئەو کاتێک کە دەگەی ئامانجەکە یەکەم زەکە هێشتا نەگەیشتێ ئامانجەکە هەوڵی بۆ دەدەی کە هەوڵت بۆ داد یاڵە هەتا دەگێ کە گەیشتێ ئەو هەستە نامینێ کەواتە هەستی دڵخۆش بوون هەستێکی کاتیە وانە یان مەسەڵەن ئێستا زۆر جار ئینسان دەبینی یان سیر بکە هەندێک مرۆڤمان هەن وا دەزانن تەنها سێ کۆسێ دەکاشەش یعنی دنیا لێک دەلاقە دەبینی لێک کونی دەرزیەوە سەیری ژیان دەکات وا دەزانی ئەگەر ئەو شتە نەبوو ئیتر دنیا بەسەری داوێران دەبێت لە کاتێکدا وەرە سیرکە ئەگەر لە بیرکاری تەمەشا بکەیت هەر سێ کۆسێ ناکاشەش ئەوە نییە کە مەسەلەن هەشتکەم دوومان هەیە دەکاشەش دوو جاران سێمان هەیە دەکاشەش مەسەلەن چوار کۆ دوومان هەیە دەکاشەش بزانە ئەنجامەکەی بۆی بگاتە شەش چەند ڕێگەی دیکەمان لە پێشە بۆی ئەنجامەکەی بکاتەوە شەش جاخۆ ژیانیش ئاوایە وەختێکە تو بە شتێک ناگەی ڕەنگە احتیمالی هەیە دەیان ڕێگەی دیکە 50 ڕێگەی دیکە هەبی لە بۆی ئەتو بۆ شتە بگەی دەیان چارەسەری دیکە هەیە لەوەی ئەتو کێشەکانی خۆتی پێ چارەسەر بکەی یعنی ئەوە یەکێکە لەو کێشانەی کە ئێستا خەڵک وا دەزانی ئەگەر بۆی نەبوو ئەگەر ئەوە نەبوو تەواو دنیا کۆتایی پێدێ ژیانی بەسەردا دەڕوخێن جا بۆیە قەت تەمەشا دەکەی هەستی دڵخۆشبوونی لا نییە بەدیلەکانیش بەکار نایانێ مەسەلەن ئێستا ئەو مۆزوعەکەی تەنها لە بینی وەسیلە و ئامانجی حصر کردووە ڕاست ینی وە دەزانێت ئیتر حیات بەس ئەوەیە چۆن بزانی وەسیلەکەی بەکاربێنی چۆن بتوانانی ئامانجەکەی بەکاربێن لە کاتێکدا کە بەدیلیش هەیە ئەگەر ئارەزووی لێبێ دەتوانە بەدائیلی کە بەکاربێن